دبیجنوی بغدا پایتخت عراق فدرال لور لسر باشور کردستان اگر به بریار بیت یان بیاسا بیت یان به دجاتی بیت یان حتی بخوصاپاندین بیت گلک جاران دجاتی یا کردستان جوی پایتختی درکتی گلک جاران به درجای دهان سالان کرد لسر دست دست حالاته لوی باجاری ستم یادیتی و ید نالین گلک جاران جی پاره دبو داهات لوی باجاری اف پاره دبو جهر بو باشور کردستان به همی حولوشیانان دهات ابکارینان حتی لپیگه آبوری یه حوله رو دوک و سلیمانی بدن که باشور کردستان پکتینن دگل در دورین وان نها هم لبغدانه گلک جاران جی اف پرسد درست بویه که ار پیگه آبوری بغدا هیچ جاره که کردشایی نبخواه به دلیوه بگیرن حتی و برهنانه داهات درست کرنه و دلیوه این کاری مازنج درست کن ام لبغدانه ام نمونه جه سرکفتنین کردستان ده و برهنانه دا لبغدا با هوا دیار بکن که پیگه کرد دو و برهنانه و بزنس کرنه دا لبغدا لچه آسته دیگل مدابن بزنسمان کرد لبغدا خیر بن بو برنامه آبور ازم بختیار عبدالعزیز پشتی سال 2003 ورزگارکرنا عراق اف ولاد به تمامی ویران بو جه درد تیرور و تیرورستان به تمامی ولاد بوجه اکلایی کرنا کشان دنیوبرا ولاتان دا آنکو بو میدانا شر و کشتنه و خین رشتنه سال 2003 در باز بو دستور عراق هات دانان بریار بو عراق چرخکی نید پیشکتنه دا تومار بکت لیل سردست گندلان و دزیان لوی ولاتی تمامی باجار عراق جدا جهر ما کردستان ویران بون ایدی گندلیان بیور تومار کرن و بیوران جی در باز بون بونمونه بغدا کدبه پایتخت عراق فدرال نیزی ایک لسر چار یا آکنجین عراق لوی باجاری کن و بونه نیزی ایک لسر چار یا بودجه جی بوی باجاری ده ترخان کرن ده بیاوه گشه پیدانا پارزگان و بکار خستنه دا لی اف باجاره جه 2003 هتانها یک خدمت گذاری به استانداردن زانستی دناوا باجاری دا نت هدیتن نهاتی زیده کرن جبلی هرما کردستان ولات به تمامی جه سیادا خواه هات خستن آنکو ولات بناو عراق به خودی سیاده و پلان و بودجه ایدی نمان کو بجن عراق نحن لا نتحدث عن بغداد فقط بغداد هي جزء لا نتحدث ئێمە بەتەنها قسە لەسەر بەغدا ناکەین بەغدا بەشێکە لە عراق بەغداش هاوشێوەی هەموو پارێزگاکانی دیکەی عراقا هاوشێوەی هەر 15 پارێزگاکەی عراق و هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانە بەغداش پشتی خۆی لە پارەکان وەرگرتووە لەو بودجەی کە بە هەردوو بەشی بودجەوە چه بودجەی وەبەرهێنان بێت یا بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بێت بەغداش پشتی خۆی وەرگرتووە ئەو کاتە هەموو پارێزگایەک کۆمەڵێک پارەی یان بڕێک پارەی بۆ تەرخان دەکرا ئەو کاتە بڕی لە سەدا 21 پارەکە بۆ بەغدا تەرخان کرا چونکە بەغدا قەرباڵغترین شاری ئەم وڵاتە بوو چونکە بەغدا نزیکە یەک لە سەرسەی هاو نیشتیمانیانی عراقی لێ تێدا دەژی ئەنجامیش ئەوە بوو کە بەغدا پشتی خۆی لە بڕە بودجەی گشتی عراق وەرگرت بۆچی ئەو کاریگەری ئەو بودجێ بەسەر پەرەپێدان و هاوکات بەسەر بار و گوزەرانی خەڵکی دەرنەکەوت
من وەکو پێم گوتی هۆکاری ئەوە کۆمەڵێک شت بوو یەکێکیان دۆخی ئەمنی بوو هۆکارێکی دیکەش کە هۆکارێکی مەترسیدار بوو ئەویش گەندەڵیە کەس ناتوانێت ئەو نکۆڵی لابوونی گەندەڵی بکا لە وڵاتەدا چونکو گەندەڵی بەشێکی زۆری جونگەکانی ئەم وڵاتەی گرتوتەوە وا تووشی فلیجی کردووە لە قۆناغی ڕابردوودا زۆرێک لە پرۆژەکان دەدرانە ئەو کۆمپانیایانی کە کۆمپانیای ڕەسەن نەبوون و توانای ئەنجامدانی ئەو پرۆژانیان نەبوو ئەمەش دەبوو هۆی شکستی پرۆژەکان بۆیە دەکرێت بڵێم کە گەندەڵی و هەندێک سەرکێشی دیکە بووە هۆی ئەوەی کە ئەم دۆخی ئێستا دروست بێت لە هەموو عراقدا نەک تەنها لە بەغداد. الفساد والتحديات الأخرى كانت هي اللي حالت أو أثرت بشكل أو بآخر على مجريات التنمية في عموم العراق وليس في العاصمة بغداد فقط. هر کس لعراق به تایبتیشی لبغداد درکت درویان دهاتن کشتن دهاتن تیرور کرن باجار به تمامی آلوز بو جهمو آلیکی به تایبت جی آلی اولهی و آلی جرخانه آبوری ده بواره و برهنانه دا ایدی کسک نویرا لبغداد بیجت از بزنزمانم و از جرخانه آبوری یا وی باجاری پیش خم و بازرگانی کم جبر کو اکثر دهات تیرور کرن به گوتن شارزاو بسپوران و دست حالا دارن وی باجاری حتی وی دماکو هزین کردی گلک جنافچین آلوز آلوسترین نافچان کنترول کرن و بو باجارک تاراده کی اولهیت پیو دیار بو ایدی هزین کردی به پیشمرگی و یان به هزین تایبتی براگز نامین کردی و کنترولا وی باجاری کرن و اولهی پاراست آنکو کردان ایکمین بگه پاراستنا باجار بغداد اولهی گرته دست خواه ارکمه سرکی پاراستنا پارلمانه راستی که ام خو تعامل آمد گل همیا ما ام ایک تعامل گل کن نه ام برطگنه که به چه فلان دینه نام چه برطگنه که به چه فلان قومیته نام برطگنه که به چه فلان مذهبه نام برطگنه که به چه فلان حزبه بوما همی ایک شخص تحسب کردن که ام همی سروی اساسی چین و اوش بیا هندک کو خلق بیان المرازی بید بلی کو خلق خوی وکی بیشن کرد و یتمر اوید کو دو هم خال پشتی کنترل کردن اولهیه لهر باجاره کی جبو بزنس آنینا سرمایه‌دار و پار سرمایه‌دار بوناوا باجار یا ناوا ولاتی لبغداد بهسترین بزنسمان وان کردن بهسترین کس کو خدمت جرخانه آبوری کر بیت کردن بهسترین جه باوری کو هاتبن دانان دبوار گهاندنا خدمت گزاری و دلخوش کردن بو خلکی دکرت تایبت دا دبواره و برهنان دا دیسان هر کردن آنکو کردان برو واجی سیاست آرش یا بغداد هم بری باشور کردستان بگه آبوری لبغداد پاراست و خدمت که مزن بو پایتخت عراق فدرال کر او بون فاکترک سرکی بو دوباره اینانا اولهی بونا و باجاری و دوباره بگهاندنا بگه بزنزمان و آبوری و بزنس لنوا باجاری ایکم کس بون کودیسان به باجار را رگهاند امی جرخانه وی باجاری دروز بکن و امی بن فاکتر کودیسان اف باجار را به سر پین خواه دبیجنه جاده آمانسور لناوند بغداد لفر ایک بزنسمان این کرد شیای پیگه خواه آبوری
و بزنس آخوا لسروی جاده بسابینید ناو دنگ خوا بگینید گوه هر عربک یان هر نتوه کدین کن لنا بغداد جیت کردک جباشور کردستان مارکه لسروی جاده دانیه مارکاوی بونان خارنیه ام به هف رابطن بزانن که او ده چه خارنه که داتوانیه خارنه لباشور کردستان بکتا مارکه لپایتخت عراق فدرال و پلان نوی بو براند کرنا ناو خواه حتی کیوت شن یعنی پیگه بزنسمان کرد امش به نمونه لبغداد دست پی بکن گل مبن تازه اکتر ما بینی حاجی صامد بخیر کردی بی سرچاو باش انشالله بخیر بی آخا سرچاو بخیر بی آخا سپاس. تی خوشحال کردک البغدا ای و ناودنگ هبید سپاس چه دکم جاده. بخیر بی سرچاو زور بخیر ممنون بی امی بحث خارنی بکن کاچ فرمو، خارنه که فرمو، کردیه فرمو. لخدمتك، باش فرمو. فرم بخیر بی فرم بخیر بی اما سالا خارنیه بله اما جهی دانشتن و خلچی لیر دانشتو اما صالح و صالح شلبانه و صالح تر عوائل هی لیر خارن جیلوری تا چی کرن بس امی یکم جار بزانن بله کانه حاجی صامت بله جی کرکوکیه نه بله وصال من خلق کرکوکم اصلا جی کرکوک چاوا دست بکریه البداية من کرکوک دست بکر دیف دائم بزانن کانه بلا لهنیا بس خارناوی چیه و بله. چاوا تدرس کرن امی تامجی کنی بله، کانه بله. البغدا خارنه که کردی خواردنی کردی کباب کردی تام بکن بفرما بخیر بینی آخو زور سرچاو ممنون بچین دانیشی فرمو فرمو خارنگه ها سمت کو خارنه که کردی لیت تا درست کردن لبغدا سال خارنه یا بو کسین آسایی که برادر بن یان تاکن خزانه بن یان حوال بن لوری در نخار خارنه خود خوان لقات دویجی هی کجای که تایبت بو خزانان یعنی دیزاینه که گله که جوان هات درست کردن حتی هم تامه که کلتوری هم رنگه که کلتوری جی خارنگه هایی بیتن لفی آلی دیجی جهه که تایبت سری خزانه به تایبت بان خزانان کو گله که برفرن یعنی اندام وی گله که یان میواندارین تایبت تر هنم لآلیه سریجی دریه که تایبت شیتن بوجه دروست کردن خارنان کلویر طباخن دروست هاتی ندانن کسین پروفیشنال و خارنا کردی یا کلویر بنا بودن و که هینت بینن خلقه که گلک لوی خارنگه حاضر بوی لیدیب دنگه و خارنا کردی هاتی لویر تا درست کردن هیراتیان لسر خارنا کردی لناوند باجار بغداد بچه کردن و بخارن و بطام کردن به وبر هنانکا درست یا آبوری لبغداد امی به هفرا شکاری بکن گشت کشید گل بکن بناف خلکی دا بزانن کان بوچون وان و جی کردستان جین لسر به خارنگه هایدارن و که کرد یان جینه حاجی تو کرد بی بله و خلکی کرکوکی بی بله و لبغدا مارکه و براند بی بله اب مسئله چیه با من روم بکن ئەو قسەیەت ئەو سوالە زۆر جوانە ڕۆژێک دکتۆرێکش 2 ساڵ لەمە پێش ئەو پرسیارەی لێ بکرد هات بە منی دوتی تۆ کاکسەمەدی وتم فەرموو وتی حەزەکەم چەند پرسیارێکت لێ بکەم وتم فەرموو وتی چی بوو بە سەبەبی تۆ چ سەڕێکە وا ناجح بووی و مەطاعمت هەیەەوە وتم یەکێ لەو سڕانە من بەعربی الئیخلاص بالعمل وتم دووەمیان چەنێ ئیشم باش بێ شتی خۆم ناگۆڕم باشترێکم وتم نقطەیەکی کەس هەر شتێک خۆم نەیخۆم بە مناڵی خۆش مینەدەم نایدەم بە کەسێک بیخوا بە بڵین نەفەر بیخوا یەکسەر ماچمی کرد و ڕۆیشت یەکی لێ یەکێک لە تەکمەوە گوتی ئەوە ڕەنگە بەحثی لەسەرا بکە کردێ پێکەنی وتم وڵی تر چێکە کاکە اما سلسلة فەرموو ئێمە من خۆم ئەسڵ خەڵک کەرکووکم بە شاگردی پێگەیشتومە یعنی شاگردی مەطعەم بوومە و خەلفە بوومە و لەگەڵ ئەم مەطعەم هەبوو لەگەڵ ئەو بە شەریکی لەگە ئەو حتا بیدایی ئیشکردنم عاربانەیەکم هەبوو لە بەرامبەر سینەما سەلاحەدین لە حەفتاکان بۆ خۆم تکە مەفرۆشت بیانی بە باوەشێن
لەلای گازینۆ سەیفیەکە بووی مام قادر خۆ عافیکە ئەلێوێت کەمە فرۆشت بەڵام دروستبوونم ئەوەی ڕاستی بێت لە ساڵی لە هەشتاکان با بڵین لە دوای هەشتا و حربی عێراق و ئێرانەوە کاتە لە کەرکووک مەطعمێکم دانا لە سفرەوە گەیشتمە ینی وا بووم بە خاوەنی ینی ئەو گەیشتمە مەرحەلەیە ڕۆژی 400 تا 500 کیلۆ گۆشتم میشەکرد ئەوە یەکەم دوای ئەوەش لە 2023 بە دواوە ئیتر حەزم کرد خەڵک زۆر منی ناسی و ئیشم باش بوو بووم ینی سمعەم هەبوو هاتم بۆ بەغدا کە هاتم بۆ بەغدا ئیتر لێرەدا مەطعمم دانا کە مەطعم دانا لێرەش هەر بەو شێوەیە ینی هەر بەو شێوە ینی هەر بەو شێوەیە خەڵک ناسیم و خەڵک هەمووی دێ بۆ ئێرە بۆ لای من بۆ نان خواردن و سمعەم بە قووەت بوو یەکێ لە خواردنە باشەکانیشمان خەڵکی بەغدا فێر کەباب کوردی ئەگەر کەبابی کوردی دێتە ئێرە کەباب کوردێ ناسی زۆر نهێنیە ئەمڕۆ فەرمو من با کە ئەمڕۆ کەباب کوردی بەدەست خۆم بۆتانەکەم و دەرخواردتان بەدەستی خۆم جیاوازێکی لەگەڵ کەبابی عێراقی ئەوە سڕ زۆر طبعا ئەوە شتێکە پەیوەندی بە منەوە ینی حتا لە شوێن ترشکە کرد بێت فەرمو بەس یەک شتێک داوای ئەوەم لێ مەکە ئەو کەبابە سڕی چییە سڕەکەی بابار بۆ خۆم بمێنێ بەڵام شتێکت بۆ ئەەکەم ینی هەموو کاتێ باسی کەی تایبەت کەباب کوردی ڕاستی بەڵێ ئەوە بۆی ئەو تەماتەیە ئەگەر بە مەچینە ئەو شتی تەیەکەی بە مەچینە بێت داڕزێت بەزەمە هەروە جوان تێکەڵێ بێ و تامەکەی فەرقێکە کاتێ خەلفە بووم مەطعەمم نەبوو 200 کیلۆ گۆشتم بە تەنها ئیش کردووە هەرەوەڵە گۆشتمان سافە نانە ئێمە هەموو ڕۆژێ گۆشت تازەمان بۆ دێ هەموو ڕۆژێ بەرخ تازەمان بۆ دێ تازە سەر بڕاوە هەموو ڕۆژێ ئەبد مستەحیلە ینی بڵێ گۆشت بۆچی کۆن بێ ئەوە نەدێنین ئیشەکەی نەگەر تۆزێکش بمێنێ ئستەوەرە ژوورەوە پێدەم زیاد بوو تەجمیدمان غورفەی تەجمیدمان هەیە غورفەی بەڕادمان هەیە مۆدیلی تەلاجە و مجەمیدە نەماوە ئێستا ئەم کەبابە ئێستا بۆ ئێوە برژانەکەیش بە خەلفەکان ئەڵێ بی برژێنن چۆن فێریانم کردووە فەرمو طبعا ئەمانەی برژێنن ئەوش تایبەت ئێستا خۆیانێ برژێن چاوەڕی کەبابی کوردی بکەن لە بەغا لە مەطعەم کاک سەمەد کە خەڵک کەرکووکە کاک بەختیار ئێمە تا کەبابەکەتان بۆ برژێنن جەماعەت خەلفەکان بۆتانە برژێنن با بڕۆی سەیرە ژوورەکەن پێتان شاندەم چۆن چ گۆشتێکی شەکەین و چۆن ئیشەکەین و شێوازنەکەمان و چۆن گۆشت هەڵەگرین و لە چۆ دای ئەنین بەفەرمو ئەمە لێرە جێگای گۆشتە ئەی طبعاً ئەمە ئیستا گۆشت وە ئەم ئیشێکەوە وەختەکەتان درەنگە ئەمەی ورد کراوە
يعني تەنها ئەمە ماوەمیش وا خەریکە وردێکات نامێنێ جا ئەمە ئەوەی ئەمێنێتەوە ئەلێ ئەمە عفو ئەمە هینە ئەمە جێگای بەس ئەمە بەس سەوزە يعني مقبلة الصوزة بس يعني أم برادة خاصي صوزواتها أما يعني أما تنها جاي جوشته أما بس جوشت أما التبريدة تجميد نية يعني صار كرنا بس صار كلمة يعني أما سيفلون كان هين سيفوني الذين طبعا استوان او هي كوشته أمي جوشته أو جوشتي الصورة لبروي هواء تأثيري لنا كبس صار بيه حتى وقت استعمل وردة كان أي كان ناوشتي ترى أما استوى وردة كابو يدري كردوها لواسي أو إيرش هر شتيك بيوندي هر شتيك بيوندي بتهين به تجميد به فرمولو أما بفرقرة يعني هر جيك بيوندي بتجميد به هر شتيك مثلا بيوندي بتجميد به ليردان به يعني تجميد تبريد صوز خضروات بابلين تبريد قشت خارنجه شیلان و جه درست کردن آخرین یک استاندارد طبعا زانستی هاتی داشت طبعا او تندرستی دی سری کاوی بیده چندزار سپاس نامم با اتوا دمات ما بغدا تبيان بينا بيري برشة هاد مدان توا جوي كل كمرو خلقي كردستان بي راحت وبي مرتاح باقجي والخرناخ وشبطام وخرناخ وماليا كردي شانتينا بغدا تبيان عمل الخارنقا صمت بينا خاري اگر مرت بنا حسيت كو خارنقا خوش خاري مرت بيت حسيت كو قشت خو ماليا كو او طاما رسانات یا کل کباب تول دو که توی آن هفلر توی مزاق توی يعني او هر او طامه اذا تو مرف خريبيه ديره بغداد ديره چنه بنوت بو كردستان بداره خريبيه والمبيت كان بتا هر فيديو را خارنه جربين اساسا من لكركوك بدايم لسر دوميز بو بلام كهات ما بغدا لبغدا باش اوي كوا يكم فرع مان كردوا يتر نوم يعني بلاو بو زياتر سمعه برز بو كم ماركيك امزال يعني لخارج لدروي عراقيش ناو كم زور كسي ناو كي من يندزيوا لبروي بوتا ماركا يعني بو خويا حيت زيان كردوا قال لچن ولاتك لسيو چوار ولات من بس لقل اوشا من فرعي كم كردوا بناو كرة قوركمو مطعم بيستون صمت هر لبغدا دواي اوش فرعي ترمان كردوا لهولير انجا دواي اوا برو دبي رويشتين برو دبي رويشتين لوي فرعي ترمان كردوا عينا بناو كرة كبون لبروي اوانا ناو منيان حجز كردو بناو كرة كم كردو بلام بو خلق يعني بو خلق درمان خص كايمين مطعم صمت وفعلا درج كوتو يسباتش بو لويش سمعه مان يعني لا دوي ششي 2016 افتتاح مطعم كي دبي مان كنت بناو مطعم بيستون صمت لجاد شارع الرقة مركز الغرير للتسوق يعني مولكة تقريبا كما لدروي مولكين بزنسمانێکی کورد دوباره دروستکردنا خارنێ و vekirina xaringehan li Bexda û Başûrê Kurdistanê û dervey welatî karî cê pêxwe li hemû bazaran biket. Niha navûdengê wî ji Iraqê derket, ber bi cîhanê diçît. Êdî xelkê biyanî jî dixwazin ku ew li welatên wan jî
کار وکرنا خارنگه هم بکن جبر کو خارنین کردی ایدیبون ناودنگ و پاقجی آخوا بگه پیور تو مار کرن آن کل داوی اگر بزنزمان کرد لبغدای نبا کاچاوا پیشمرگه و پولیس و هزین لشکری لناوا عراق برگزنامه کردستانی کاریم ببن فاکترک سرکی بو وگراندنا اولهیه بو ناوا عراق و بتایبت بغدای آوسان بزنزمان کردجی کارین جرخانه آبوری لسردست خواهد که ایگم پنگاف دکرت تایبت دا بو بغداد بکنه خدمت و او بون فاکتر که بغداد دیسان جهان را بیجه ام بنیازن وگرن پایتخت و امی ببن پایتخت هندی بزنزمانی کرد لبغداد خودی کار به ستاف آبور دنا وندا باجار بغداد پایتخت عراق فدرال دا گشتا خواه آبوری دست بکر و بزنز لوی باجاری خز جر هفکشا خواه بگه بزنزمان کرد لوی باجاری شکار کرد گلک روشک آلوز لبغداد جالی آبوری فهم ابو جعفر المنصور که همای پاره و بزنس عراقی همای آبورا عراقی لسر دراوه که گرنگی عراقی هاتیه دانین اگر نهای ساخ باده به بوی روشه گلک رازی نبا روش گلک یا آلوزه جدیر زمانه و حتی نو که بزنزمانان بگه خواه لبغداد شداند اگر کرد بید و دوی برنامه آبور جدا یک مازنترین بزنزمانین بغداد و کرده شیعه ناوی خواه بکت مارکک و براند پیتو مارکت نه بس لبغداد بلکو سنورین عراقی شکاندن و بو ناوک جهانی اف بزنزمانه کرده و خلق کردستان لبغداد آنکو پیگه آبوری ده دست بزنزمان کرد لبغداد گلک بباشی هاتیه گرتن ده سر روشا آلوز یا وی باجاری دا تا آبوره کدن ارشاد بن